مجال العراق گرمه لانین سیاسی لهمبر پیکانینا حکومتا نویا عراق نه تایبت چارچوبه همانگی لهیا نها نکاریه کاندیده کی دیاری بکن جبو ورگرتنا پست سرک وزیر عراق جالی کدن و پارلمانتو عراق دجوین دایا وجی گفتگوان درباره چاره سرکنا اپراسیون ترکیه دیکتن لسر خاکا عراق تایبت او بریا سه روزان لزاخو جبو ایدانه کنه و چاره سر ودیتنه ده همان دم دا سروک حکومت هرما کردستان سرپرشیا شانده که در ردای برف بغداد جبو چاره سر کنه او کشین هلاویستین چندین ساله دناف برا هولیر و بغداد تایبت دوسیه نفت و غاز من میوانه که سر کویوان بابتانه امی گفتگوی که بکن دیگل برئیس دکتر ناصر هرکی پارلمانتاری بریه پارلمانتو عراق جه هولیر برئیس هرکی دنباش دست پیک جه گرینگیا سردان سروک حکومت هرما کردستان دست پی بکن وکه نیت پاقجیه که لهمبر بغداد و عراق سروک حکومت هرما کردستان در ردای جبو گفتگوان دیگل برپرسن بلندن عراق بکه چاره سرکنا وان کشانه هین چاوا دبینن و سردان سروک حکومته ئەو کاتە دواش کاک عباس و کاتی بینەرانێکی 24 باش سەبارەت بە سەردانی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دەڕالات لە نیازپاکی جەنابیانە و ئەمە جاری یەکەم نییە سەرەتای دەست بەکاربوونی وەکو کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم وتاری جەنابیان ئەوە بووە کە ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەین کە لەگەڵ حکوومەتی ئیتحادی ڕێ بکەین و ئەو کێشانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیدا هەیە چارەسەر بکەین و هەموو توانای خۆی خستۆتە گار بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەتی اتحادی وەکو پێویست ئەم هەنگاوانی جەنابی سەرۆکی حکوومەت وەکو پێویست وەرنەگیراون کێشەکان تا ئێستا چارەسەر نەکەون ئومێد دەکەین لەم کاتەدا کە کاتە زۆر پێویستە حکوومەتی عێراقی زۆر پێویستی بەوەیەکەوە کێشەکان چارەسەر بکرێن و ئێمە هەردوو لا سوونبەند نەبین لەوەی کە بگەینە ڕێگە چارەیەک و خاڵی هاوبەش ئەگەر نەگەینە ڕێگە چارەیەک تەنها لە زەرەری حکوومەت هەرێمی کوردستانیە بەڵام لە زەرەری تەواوی حکوومەتی اتحادی عراقیشدا دەبێت بۆیە ئومێد دەکەین بەرپرسانی عراقی بی لە بەرژەوەندی گەلی عراق بکەن و هەوڵ بدەن بگەنە ڕێگە چارەیەک چونکە لە بیرکردنەوەی هێز و بیرکردنەوەی بەرژەوەندی تایبەتی و حزبی و ئەقلیمی لە بەرژەوەندی گەلی عراقدانی باشە بەڕێز هەرکی هەن وەسا دەبینن و vê carê عێراق یان بەرپرسên عێراقی جددی بن ji بۆ چارەسەرکردنا van kêşane taybet dosya neft û gazê li gorî destûrê bîtin ku berdewam حکومت هرما کردستان سرکرداتی سیاسی هرما کردستان جخد کنه کو لگوری دستوری چارەسەریya کێشان بکەن بێجارێ هەنگ وەسا دەبینن کو عێراقی ژین نیەت پاقژیەک هەبیتن ji بۆ چارەسەرکردنا van کێشانە بەرپرسانی عراقی ئەگەر ئامانجیان خزمەتکردنی گەلی عراق بێ ئەبێ بیر لەوەی بکەنەوە کە دەستور بکەنە حەکام و بیر لەوە بکەنەوە بەندەکانی دەستور جێبەجێ بکەن کە یەکێک لەو خاڵانەی مەسەلەی یاسای نەفت و غازە کێشەیەکی سەرەکی بینی هەرێم و بینی حکوومەتی اتحادی مەسەلەی نەفت و غازە و مەسەلەی خاکە مەسەلەی مادەی 140 بۆیە من لێرە داوا لە بەرپرسانی عراقی دەکەم عراقی ئەبێ بیر لەوە بکەنەوە گەلی عراق گەلێکی یان هەژارەوە زۆر لە بارودۆخێکی نالەباردا پێویستە بیر چیتر بیر لە بەرژەوەندی حزبی و تاکی و ئەقلیمی نەکەنەوە بیر لە بەرژەوەندی گەلی عراق بکەنەوە و ئەم دەستورە بەڕێسان لە بەرژەوەندی گەلی عراق دەربچن وەک ئەم دەزانین ئەف حکوومەتانەها لە عێراقی لەسەر کار حکوومەتێکە کار بڕێکەرە بە سەرۆکاتیان مستەفا کازمی یعنی هین وەسا دەبینن کو دشیان و تااقەتێن vê حکوومەتێدا بن کو بکاربن چارەسەریya vî بابەتەی بکەن وان کێشانە بکەن ئەو کێشە نەهاتە ئاماژە پێگیرین بەداخەوە نەک لە حکوومەتی کاربڕێکە لە حکوومەت ئەو حکوومەتانێکەوە کامل دەسەڵاتیشیان هەبوو نیازیان نەبوو کە چارەسەری کێشەکان بکەن من بەلێ بە دوور دەزانم کە ئێستا لەو حکوومەتەدا بتوانن پێویستە لایەنە سیاسیان عێراقیان هەوڵ بدەن بە هەرچی زووە حکوومەتێک بینە ئاراوە و لە پەرلەمان دەنگ بە سەرۆکێکی ئەنجومەنی وەزیران دیار بکرێت بۆ ئەوەی حکوومەتی تازە بێتە ئاراوە دەسەڵاتی هەبێ و ئەم حکوومەتەش
وەکو باسم کرد خەمی خەلکی بێ نەکە حکوومەتەکانی تر بێ بیر لە بەرژەوەندەکانی خۆم بکەن چاوەڕوان دەکەن حکوومەتێکی تازە بێتە ئاراوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بنێن بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەن ئەگەر بەو شێوەیە کە هەیە ئەم بیرکردنەوەی کە هەیەە بەو شێوەیە بیر بکەنەوە بەداخەوە چارەنووسی عراق لەوەی باشتر نەبی کە ئێستا کە ئێمە دەیبینی دەربارەی حکوومەتە تازە نەرینا هەوە چییە؟ دوێ باوەڕێدانەک و دەمەکێ نزیکدا چارەسەریە وان کێشێن چەقبەست و دنابەرە ئەگوشن بەی تاشیعێ بهێنەکردن حکوومەتێکا تازە ئاوا ببیتن لە عێراقێ گەشببینن ئێمە زۆر جار گوێبیستی ئەوە دەبین کە دەڵێن بە ینی کوردستانیان یاخۆت کورد لەسەر سەرۆک کۆمار ڕێککەون بەڵام سەرۆک کۆمار هیچ کاتێک ڕێگر نەبووە بەرامبەر بە پێکینانی حکوومەت هەرێمی کوردستان ئەوەی کە ڕێگرە ڕێکنەکەوتنی شیعە لە ناو شیعە لە ناو مالی شیعە ڕێکنەکەوتنی لەسەر دەستنیشانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کاری سەرەکی ئەوەیە ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینی لە گۆڕەپانی عراقدا دەگوزارێ گەیشتن بە خاڵێکی هاوباش لە نێو مالی شیعەدا ڕەنگە کارێکی ئاسان نەبێ بە دووری ینی کارێکی ئاسان نییە چونکە ئێستا شیعەکان ڕۆژ بە ڕۆژ کێشەکان لە نێوانیان زیاتر دەبێ و ئالۆستریش دەبێ و چارەسەرکردنیشی زەحمەتە هیوادارین بیر لە بەرژەوەندی عراقیەکان بکەنەوە و بگەنە ڕێککەوتنێک لەسەر سەرۆک ئەنجومەنی وەزیران ڕێ بکەون و ئەو کات کورد کێشەی نابێ بۆ سەرۆک کۆمار و دەتوانن حکوومەتەش کوردان کێشاخ و چارەسەرکردیە دکتۆر ناسر ئێمە سەبارەت بە مەسەلەی سەرۆک کۆمار ڕەنگە ئەوەندە کێشە نەبێ ئێمە ڕەنگە بۆ کورد یەک دوو سناریۆ هەبێت ئەمە هەوڵ بدەین لەسەر یەک سەرۆک کۆمار ڕێک بکەوین خۆی ئەگەر کوردستانیانیش بەڕاوەگەیشتنە چاوەی کە درستە پێویستە ینی دڵخۆشن کەفتنەکەن مەبدەی سەرەتایی و کورد بە یەک کاندید بچیتە دناوە پەرلەمنتوێدا خۆی ئەگەر مەبەستی هەموو کورد و هەم خەڵکی کوردستان لەگەر ئەوەن کەوا کوردستانیان کورد بگەنە ڕێککەوتن لەسەر یەک کاندید چونکو ئەم کاندیدا کاندیدی سەرۆک کۆمار کاندیدی هیچ حزبێک نییە کاندیدی کوردستانیانە کاندیدی کوردە پێویستە ڕێککەوتن هەبێت لەسەر کاندیدی سەرۆک کۆماری عراقی بەڵام ڕەنگە ڕێگر نەبێ بەرامبەر بە پێکینانی حکوومەتی عراقی چونکە ئێمە ئەگەر ئەو سناریۆی ڕێک نەکەوتین دەکرێت ئێمە وەکو 2010 بە دوو کاندید جارێکی تر بچینە ناو پەرلەمانی عراقی لەوێ سەرۆک کۆمارێکلا بکرێتە بۆی مەبەستم لێرە ئەوەیە مەسلەی سەرۆک کۆمار کێشە نییە بۆ پێکینانی حکوومەتی عراقی زۆر جار برادرانی شیعە گلەیەکە لەوە دەکەن کە کورد خۆیان ڕێک بخەن و سەرۆک کۆمار دەستنیشان بکەن ئێمە تەمەنا دەکەین ڕێک بکەوین و ڕێککەوتن لە بەرژەوەندی هەموو مادانا چونکو سەرۆک کۆمار حەقی هەموو کوردستانیانە حەقی حەزبێکە یان باشە دکتۆر ناسر دەربارەیە کۆمبۆنە ئەڤڕۆیە پەرلەمنتوە عێراقی نەرینا هەوە چییە؟ هەنگ دوێ باوەڕێدانە و پەرلەمنتوە عێراقی بکاربیتن بدەخستنا بەیاننامەیەکی یاخود چەند بڕیارەکان بکاربیت ڕێ لە هەمبەر ئۆپراسیۆنێن تورکیا بگریتن دەمەکیدا کو ئەنجومەنە ئاسایشە تورکیایە بڕیاردایە کە ئۆپراسیۆنێن وان بەردەوام بن لە دەربەی سنوور سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان ئەوە جێگای دەستخۆشی ئێمە دەستخۆشی لە سەرۆکاتی پەرلەمان دەکەین کە ئەم کۆبوونەوەداناوە بۆ ئەنجام بۆ ئەو کێشانەی کە خۆت ئەو ڕووداوانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و سنووری کوردستان ڕوودەدان و چەندین ساڵە خەلکی کوردستان دەبێتە شەهید دەکرێت و گوندەکان ئاوارە دەبن و ڕێگای لە گەشەکردنی کوردستان دەگیرێ بەڵام بەداخەوە ئێمە پێویستیمان بە ئەنجامدانی کۆبوونەوە نیە ئێمە پێویستیمان بە کردارە چونکە ئەگەر کردار تێدا نەبێ ئەگەر ئیرادەیەک نەبێت لە حکوومەتی عراقی ئیرادە نەبێ ڕەنگە کۆبوونەوە بۆ کۆبوونەوە هیچ سودێکی لێوە نەگریت ئێمە کاک عەباس بە پێی ئەمری نیابی 91 لە 8/6/2021 لیژنەیەکی پەرلەمانی ئێمە سەردانی ئەو ناوچەمان کرد کە 2-3 ڕۆژ پێش ئێستام کارەسەتە لێ ڕوودا پاش ئەوەی کە ئێمە لەگەر جەنابی پارێزگاری دهۆک دانیشتمان کرد و هەموو بەڕێوەبەری ناحیەکانی ناوچەکەمان بینی لەگەر قایمقام کۆبوونەوەمان کرد دواتر گەڕاینەوە هەولێ لەگەر جەنابی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان کۆبوونەوەمان کرد دانیشتمان لەگەر فەرماندەی پاسەوانی سنووری ناوچەیەک ئەنجامماندا پاش گەڕانەوەمان بۆ بەغدا
راپۆرتێکی تێر و تەسەل و وەردیمان دا سەرۆکاتی پەرلەمانی عێراق بۆی بداتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی چارەسەری کێشەکان بکات و چەندین پێشنیارمان تێدا دەستیشان کردووە پێشنیار لایانی دیبلۆماسی کە داوامان لە وەزارەتی خارجی عێراقی کردووەکەوە پێویستە هەنگاو بنێ وەسکالا بکات لە ئەنجومەنی ئاسایش لە ڕێگای UN-ەوە و لە هەمان کاتدا داوامان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرد ئەو کات کە ئێمە ڕاستەوخۆ ئەو لیژنەیە چاومان پێ بکەوی بۆی بەوردی باسی بابەتەکانی بۆ بەڵام بەداخەوە نە سەرۆکاتی پەرلەمانەکو پێویست نە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی ئامادە نەبوو یەک لەو خاڵانە جێبەجێ بکە ئەوەی کە ئێمە بەرزمان کردوتەوە ئەگەر ئەو کات ئەو خاڵانەیە کە ئێمە بەرزمان کردو ئەو پێشنیارانەیە بەرزمان کردو بۆ سەرۆکاتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەنگاویان بنابایەوە چارەسەری خاڵەکان بکرابە ئەوەی کە 3 ڕۆژ پێ ئێستا لە گوندی پەرخ ڕوویدا ڕووی نەدەدا بۆی ئێمە کەم تەرخەمی بەڕاستی لەلایەن لە دەسەڵاتی تەنفیزی عێراقیە کە ئامادە نییە ئەمە لجان دەنێرین لجان بۆ دەنێری بۆچی لیژنە پێک دەهێنی ئەگەر تو کار بە پێشنیارەکانی لجان نەکەی بەڕاستی دانیشتنی پەرلەمان جەگە هەر بۆ دانیشتن و بۆ شاشە و بۆ خوالکێشان بێ ڕەنگە سوودی نەبی. بله دکتۆر ناسر هەرکی پەرلەمانتاری بەری عێراقێ ژە هەولێرێتت گەلم و بگەلێکی سوپاس. سپاس بۆ